دووهەم لە گەورەی ئەو ڕۆژە ئەوەیە کە ئینسان ئەگەر لەو ڕۆژەیەدا بە ڕۆژوو بێت وەکو لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم گوناهی ساڵێکی ڕابردوو و هەروەها ساڵێکی داهاتووی لێ ڕەش دەبێتەوە و پاک دەبێتەوە بەڵام بەو مەرجەی گوناهەکە گەورە نەبێت و مافی خەڵکیش نەبێ لەسەری مافی خوای پەروەردگار بێت ئەو ڕۆژەیە گوناهی 2 ساڵ لە ئینسان پاک دەکاتەوە و ڕەش دەکاتەوە بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده إمام مسلم رواياتي كردوة كده فرميت پیغمبر صلی الله علیه وسلم پیمان دەفەرمێ بە ڕۆژوو بوون لە ڕۆژی عەرەفەدا گوناهی ساڵێکی ڕابردووە هەروەها ساڵێکی داهاتوو ڕەش دەکاتەوە و گوناهەکانی ئینسان دەکوژێنێتەوە دەیبران با ئێمەش هەوڵ دەین ڕۆژووی ئەو ڕۆژەمان لە کیز نەچێت پاداشتی ئەو ڕۆژەمان لە کیز نەچێت چونکە ڕۆژێکی زۆر گەورەیە لە لای خوای پەروەردگار خوای گەورە بەندەکانی عەفو دەکات لەیان خۆش دەبێت پاداشتێکی زۆریان پێدەدات با ئێمەش لەو کەسانە بین ڕوو بکەین لە خوای پەروەردگار لە پاداشتی ئەو ڕۆژەیە بێبەش نەبین